کچە مۆدێلەکان بۆ دەستگیر دەکرێن. بڕیاری نوێ چییە؟ ئایا دەزانیت کە کچە مۆدێلەکان بۆچی و لەلایەن کێوە بەکارهێنراون؟ پارە و ئۆتۆمبیلەکانیان بە عارەقەی ناوچەوان و بزنسەکانیان پەیدا کردووە؟ تۆمەتی بەکارهێنان یان بازرگانی پێوەکردنی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن یان کردەی ئەمنی لە پشتەوەیە. ئەگەر کەمێک بینە دواوە چاوێک بە کتێبی سیستەمی پوچگەرایی ئالان دۆنۆ بخشێنین باسی ئەم ساتەوەختەی هەرێمی کوردستان دەکات. نووسەر باز لەوە دەکات سەردەمانێک دێ دەستگا سیخوڕیەکان کەسانی پوچ دەهێنە پێشەوە و گەورەیان دەکەن بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو پوچگەرایی ببن. ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان کار لەسەر هێنانە پێشەوەی کەسانی سووک و دامەڵراو لە باها ئەخلاقیەکان دەکرێت کە ئامانج لێی پوچکردنی کۆمەلگایە. کەواتە دەکرێت بپرسین ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزەرێ بەشێکە لە باڵادەستی ئەو پلانەی ئامانج لێی پوچکردنی کۆمەلگایە؟ با پێکەوە دیقەت بدەین و جوان گوێ بگرین. کچە مۆدێلێک دەڵێت بارەقەی ناوچەوانم کۆمپانیام داناوە و ئۆتۆمبیلێکی گرانبەهای جی کلاسم کڕیوە. براکەم لە پشتمە هەمویان یارمەتی دەرم بوو. کچە مۆدێلێکی تر بە تووت ناوی هاوڕێ مۆدێلەکەی دەبا. کیندەرخۆری دەناسم کیندەرخۆری کیس. لەولاوە بێژەری کەناڵێک هاوار دەکات و با مۆدێلێک دەڵێت هەوپەڕە داپەڕە جوان بەرز بەرەوە. کتێبی سەدیۆم لە خۆران لێرە ئەو بۆ هەڵبەرداپەڕی گۆرانی پێمەڵت چەند بەناو بێژەر و پێشکەشکارێکی ژن گۆرانیەور و ژێنەرەکەی هونەرمەند هۆمەر دزەی بە کۆرس دەڵێنەوە و هەستی ئەم هەموو گەنجە بینەرەیان دەجوڵێن و دەبزوێنن. لەولاوە کچە مۆدێلێک دێت و دەڵێت حەزم لە مۆزە. ئەمن چوم کیلۆ مۆزەکە ماڵگرت بۆ بیکڕی با تەماتە بکڕیا پرسیارم نا. ئەمانە و چەندان شتی تریش. پرسیاری پلەی ئەمەیە ئایا ئێستا ئێمە پوچ بووین؟ دەستگیرکردنی مۆدێلەکان بە تۆمەتی مادەی هۆشبەر بۆ پاراستنی ئێمەیە لە پوچ بوون یان بەشێکن لە پلانی ئەمنی و دەبێ ڕێگەیان لێ بگیرێت.